وایە هاتن ئەم بووە سەرفرازن وایە هات وایە هات ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتەتان باش بیسەرانی هێژال لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەمبە 22 کانونی دووەمی 2025 سان پێشکەش دەکەین. دۆران کاڵکان ڕایگەیان لا کردار و گفتاردا ئاکەپا گۆڕانکاریەکی نەکردووە و هەوڵدانەکانی ڕێبەرۆجەلان بۆ ڕزگارکردنی تورکیا کۆتا شانسە و دەچڵێت هەموو کاتێک لا پشتی پرۆسەی ڕێبەر ئاپۆین. ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە دۆران کاڵکان وەڵامی پرسیارەکانی مدیا خەبەر تیڤی دایەوە و ڕایگەیان ڕێبەرە ئۆجەلان لا دوو دیدارێکی ئەم دواییانە پەیامی مێژووی داوە و لەگەڵ ئەوانەش تەندروستی ڕێبەرە ئاپۆ بۆ ئێمە بووەتە مایەی خۆشحاڵی. کاڵکان دەڵێت ئێمە بە وردی پەیڕەویمان لا پەیامەکانی سەرک ئۆجەلان کردووە و بەردەوامین لەو کارە و هەوڵ دەدەین لا پەیامەکانی ڕێبەر ئاپۆ تێبگەین. سەبارەت باشاندەکەی دەم پارتیش کاڵکان ڕایگەیان هیچ داواکاری پەیام و بانگەوازیەکی فەرمیمان تا ئێستا بۆ نەهاتووە بۆیە ناوەڕۆکی گفتوگۆکان نازانین و هەروە سەبارەت بە هیچ شتێکیش داوامان لێ نەکراوە. هەروە کاڵکان دەڵێت ئێمەش وەک ڕایگشتی و هەموو کەسێک قسە و ڕاگەیاندراوەکان لە ڕاگەیاندنەکانەوە دەبینین و هەوڵ دەدەین لا دۆخەکە تێبگەین و وانە لا پەیامەکانی ڕێبەراپەوە وەربگرین. لە ئێستادا زۆر شت بۆ ڕایگشتی باس دەکرێت بەڵام لە پراکتیکدا هەمان شت دووپات دەبێتەوە. دۆران کاڵکان لا دژەی قسەکانیدا ئاماژەی بۆ کردووە ئێمە بەڕوونی بۆ ڕایگشتیمان ڕاگەاندووە کە لە ئاستی خۆماندا بەرپرسیارین و دانوستانکاری سەرەکی خودی ڕێبەر ئاپۆیە و دەڵێت هەمیشە لە پشت پرۆسەیەکەوە دەمێنینەوە کە ڕێبەراپۆ سەرۆکایەتی دەکات لا ئێستاشەوە لە پشتیەوە دەوەستین. هەروەها کاڵکان ئاماژەی بۆش کردووە بە پێی بڕیارەکانی مامەڵە دەکەین بەڵام لە بەرامبەردا هیچ گۆڕانکاریەک نە لە قسەکان و نە لە پراکتیکدا لە حکومڕانی ئاکەپەوە ڕووی نەداوە و لە هەمان کاتیشدا هەندێک لە مدیاکان تۆخەکە ژەهراویتر دەکەن. هەروەها کاڵکان لا درێژەی قسەکانیدا دەڵێت هیچ گۆڕانکاریەک لە دۆخی ڕێبەراپۆ لە ئیمراڵیش نهاتوۆتە ئاراوە و ئەگەر کۆبوونەوەیەکیش هەیە دەرەنجامی خەباتێکە کە لەسەر بنەمای تەفگەری ئازادی نێودەوڵەتی دامەزرا بوو ئەمە سەرکەوتنێک بوو بۆ خەباتی گەلەکەمان. بە مەبەستی ئەنجامدانی دیدار لەگەڵ ڕێبەرۆجەلان شاندی ئیمراڵی دەم پارتی ئەمڕۆ بۆ جاری دووەم سەردانی ئیمراڵی دەکەن. ئاژانسی هەواڵی مێزۆپۆتامیا لەبارەی ئەنجامدانی دووەمین دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان زانیاری نوێی ئاشکرا کردو بە پێی زانیاریەکانی ئاژانسەکە ئەمڕۆ شاندی ئیمراڵی دەم پارتی سەردانی ئیمراڵی دەکات و لەگەڵ ڕێبەرۆجەلان دیدار ئەنجام دەدەن. تا ئێستا نەزانراوە شاندەکە لا کێ پێک دێت. شگیری ئازادی با پێشنگایەتی دەستپێشخەری ئازادی بۆ ڕێبەرۆجەلان لە 25 حوزەیرانی ساڵی 2012 لە شاری ستاسبورگی فەڕەنسا دەستی پێکردو و لە هەفتەی 657میندا بە پێداگیریەوە بەردەوامە. ئەم چالاکیە بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان و نەهێشتنی سیستەمی قڕکردنی ئیمراڵی بە بەشداری گەلی کورد و دۆستەکانیان لە ئەوروپا بەردەوامە. لەم هەفتەیەدا دوو وڵاتپارێز بە ناوەکانی کەماڵ دۆغان و موحسین چۆبان لە شاری نانسی فەڕەنساوە چالاکیەکەیان لاستۆ گرتووە. کەماڵ دۆغان دەربارەی چالاکیەکە ڕایگەیاند ئامانجی سەرەکیان ئازادی ڕێبەرۆجەلانە و وتیشی ئەگەر دەوڵەتی تورک ئاشتێکی ڕاستەقینەی لەگەڵ گەلی کورد دەوێت ئەوە ئیرادەی ئێمە لە ئیمراڵیە.
هێزەکانی سووریای دیموکراتیک هەستەدا سەبارەت بە بەرخۆدانەکانیان و ڕوبەڕووبوونەوەی چەتەکانی دەوڵەتی تورک لا محوەری سەرتیل و دەیرە حەفر ڕایانگەیان بەیانی دوێنێ چەتەکان با پاڵپشتی فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک هێرشیان بۆ سەر محوەری سەرتیل ئەنجامدا و لە بەرامبەردا شەڕڤانانی هەستەدا قارەمانانە هێرشەکانیان تێکشکاندووە و توانیویانە 6 چەتە بکوژن و 9 دیکەش بریندار بکەن و ئۆتۆمۆبیلێکی سەربازی چەتەکانیش تێک بشکێنن. هاوکات لە ئۆپراسیۆنێکی هێزەکانی هەستەدا بۆ سەرچەتەکانی دەوڵەتی داگیرکەری تور لا گوندی تەل ئارش لە باکووری منبەت 4 چەتە بریندار کراون و بنکەیەکیش تێکشکاندراوە. هەروەها هەستەدا ئاماژە بەوەش دەکات لە کاتی ئامادەکاری چەتەکان بۆ سەر هێزەکانمان لە دەیرە حەفر یەکینەکانی شەید هارون هێرشیان کردە سەریان و بەهۆیەوە 2 چەتە کوژران و 2 دیکە بریندار بوون. هەروەها 2 چەتە بە ماتۆرسایکل هەوڵیان داوە دزە بکەنە ناو خاڵێکی هێزەکانی هەسەدەوە لە ئاکامدا چەتەیەک بریندار کرا و چەتەیەکی دیکەش هەڵات و هاوکات شەڕڤانانی هەسەدە باچەکی قورس خاڵێکی کۆبوونەوەی چەتەکانیان لا گوندی ئیمام کردوتە ئامانج و ژمارەی زیانەکان لە ئێستادا دیار نییە. لە بەرامبەر هێرشی چەتەکان یەکینەکانی پاراستنی ژنان لا گوندی ئەنیق هەوا و حەمدۆش لە تەلتەمر بنکەکانی دەوڵەتی تورکیان کردوتە ئامانج و ژمارەی ئەو زیانانش نەزانراوە. هەروەها هەستەدە باس لەوەش دەکات بە شێوەیەکی گشتی دوێنێ 8 چەتەی سەربا دەوڵەتی تورک کوژران و 16 چەتەی دیکەش بریندار بوون و ئۆتۆمۆبیلێکی سەربازی و 2 بنکەی چەتەکانیش خاپور کراون. ئیدارەی خۆبەڕێوەبەری هێرشی سەرگەلی ئشکگیری بەنداوی تشرینی شەرمەزار کرد و بانگەوازی لە کۆمەلگای نێونەتەوەیی و ڕێکخراوە یاسای و مرۆڤیەکان کرد دەستبەجێ دەستێوەردان بکەن و هێرشەکان دژی خەڵکی مەدەنی و دامەزراوە ژیانیەکان بوەستێنن. ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەربارەی هێرشەکانی ئەمڕۆ دژی ئشکگرانی بەنداوی تشرین کە لە ئەنجامدا 2 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 20 کەسی تریش بریندار بوون کە 4 ڕۆژنامەنووسیشی تێدا بووە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاندووە هێرشەکانی ئیداری خۆبەڕێوەبەری هێرشەکانی وەک پێشلکردنی یاسای نێونەتەوەی و مرۆڤیەکان و هەڕەشە بۆ سەر ئارامی و ئاسایشی هەرێمەکە ناساند و ڕایگەیان بە ئامانجگرتنی بەنداوی تەشرین بەدەستهێنانی سەختی ئاو و وزە بۆ هاوڵاتیان زیاتر دەکات و هێرشە بەردەوامەکان بۆ سەر بەنداوەکە مەترسی ڕوخانی بەنداوەکە لەگەڵ خۆیدا دەهێنێت. بانگەواز لە کۆمەلگەی نێونەتەوەی و ڕێکخراوی یاسای و مرۆڤیەکان کراوە دەستبەجێت دەستێوەردان بکەن و ئەم هێرشانە دژی خەڵکی مەدەنی و دامەزراوە ژیانیەکان بوەستێنن. هێزەکان یاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ماڵپەڕی فەرمی خۆیان ڕایگەیان کە شانەیەکی چەتەکانی داعش هێرشیان کردوتە سەر بازگەیەکیان لە باشووری کانتۆنی جەزیرە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە بەیانی دووشەمبە 20 کانونی دووم شانەیەکی تێرۆریستی کە لە 5 چەتەی داعش پێک هاتن هێرشیان کردوتە سەر بازگەیەک کە لەسەر ڕێگەی نێوان شارەکانی حەسەکە و شەدادی بووە. هەروەها ڕاشیانگەاندووە لە ئەنجامی وەڵامدانەوەی هێزەکانی هەستەدا چەتەیەک بە ناوی ڕائید فەواز ئەلعەلی بریندار بوو بە دیلگیراوە و لە نەخۆشخانە چارەسەر کراوە. لە ڕاگەیاندراوەکەدا هەروەها ئاماژە بەوە کراوە چەتە بریندارەکە برینەکەی بۆتە هۆی کوشتنی. سامان ئەحمەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی پەرلەمانی هەرێمی کوردستان لەبارەی کۆبوونەوەی ئەمڕۆ پەرلەمان ڕێگەیان بۆ دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان ئامادەکاری تەواو کراوە و بڕیارە کاتژمێر 11 دانیشتنەکە دەست پێ بکات. دەخرێت تا ئێستا نازانرێت ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمان بۆ دانیشتنەکە تەواو دەبێت یاخۆت نا. هەروەها سامان ئەحمەد وتیشی بەهۆی ئەوەی دانیشتنەکە درێژکراوەی دانیشتنی یەکەمە بەرنامەیەکاری بۆ داننراوە.
دوای دەنگدان لەسەر سێ پرۆژە یاسا لە پارلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران نەیتوانی دەنگ لەسەر هەمواری یاسای بودجە بدات کەوا بڕیارە هەر ناردەی نەوتی هەرێم دەست پێ بکاتەوە. سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند سوودانی داوای نەوت و غاز و تەواوی پێکاتەکانی نەوتی هەرێمی کوردستان دەکات. سۆران عومەر ڕایگەیاند دوای دەنگدان لەسەر سێ پرۆژە یاسای گێڕانەوەی موڵک و ماڵ بۆ خاوەنەکانیان هەمواری یاسای باری کەسی و یاسای لێبوردنی گشتی و دۆخی پەرلەمان تێکچوو بە هۆی ناکۆکیەوە نەتوانرا درێژە با کۆبوونەوەکە بدرێت و هەر بۆیە دانیشتنەکە هەڵگیرا. هەروەها ئاماژە بۆش کردووە دەنگدان لەسەر هەمواری پرۆژەی یاسای بودجە دواخرا ئەوەش بەهۆی ئەوەی محەممەد شیع سوودانی سەرگۆزیرانی عێراق پێشنیازێکی نوێی کردووە بۆ هەموارەکە و ئەوەش لەلایەن لێژنەی داراییەوە کێشەی لەسەر بووە. هەروەها سۆران عومەر باسی لەوەش کردووە سوودانی لە پێشنیازەکەی نوێدا داوای کردووە کە هەرێمی کوردستان جگەل لە نەوت پێویستە غازی سروشتی و پێکاتەکانی نەوتیش ڕادستی بەغداد بکە. ئاژانسی تەسنیمی ئێران سەبارەت بە جێبەجێکردنی سزای لاسێدارەدانی پاشان عەزیزی لەلایەن ڕژێمی ئێرانەوە ڕایگەیاند جێبەجێکردنی سزای لاسێدارەدانی پاشان عەزیزی لەلایەن ڕژێمی ئێرانەوە دواخرا. بە پێی زانیاریەکانی ئاژانسی تەسنیم تا ئێستا هۆکاری دواخستنەکە دیار نییە، بەڵام لە ماوەی ڕابردوودا بڕیارەکە لە ناوخۆی وڵاتەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا کاردانەوەیکی بەرفراوانی لێکەوتەوە. هاوکات ئەمڕۆ لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان وەک ناڕەزایەتی دەربڕین لە بەرامبەر سەپاندنی سزای لە سێدارەدان بەسەر پەخشان عەزیزی و وریشا مرادی دەست بە مانگرتنی گشتی کراوە. ڕەحیم عەلیزادە، محەممەد ئەمین حەسەن نژاد و حەسەن نژاد سێ هاوڵاتی خەڵکی شاری سەردەشت لەلایەن هێزەمنیەکانی ئەم شارەوە دەست بەسەر کران و بۆ شوێنێکی نادیار گوازرانەوە. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ئەم هاوڵاتیانە لە شوێنی کارەکەیان دەست بەسەر کران و بۆ دەست بەسەرگەیەکی ئەمنی ورمێ گوازرانەوە. هاوکات محەممەد ئەمین حەسەن نژاد خەڵکی گوندی سەردەشت لە شوێنی کارەکەی لەلایەن هێز ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا و هێز ئەمنیەکان هێرشیان کردوتە سەر ماڵی خوشکی محەممەد ئەمین حەسەن نژاد و هەروە باوکی هاوڵاتیەکەیش باوکیشی بە ناوی حەسەن نژادیان دەست بەسەر کرد و بۆ شوێنێکی نادیاریان گواستوتەوە. هەروەها بە ڕاگەیاندنی ناوی سێ هاوڵاتی دیکە بە ناوەکانی جێگیر مجاهیدی فەرهاد پلە و کەیوان ئەساسە ژماری دەست بەسەرکراوانی دوو ڕۆژی ڕابردوو لە پیرانشار بۆ 9 کەس بەرز بووەتەوە. پێشتر دەست بەسەرکرانی محەممەد سۆهرابی، هیوا شجاعی، ئەنوەر ئیبراهیمی، وڵات ئوستوار و نەعیمەت ئەحمەدنژاد و فەردین مەحموودی ڕاگەیاندرا بوو. تا ئێستا هۆکارەکانی دەست بەسەری و شوێنی مانەوە و تۆمەتەکانی دژی ئەم نۆ هاوڵاتیە لە بەردەستان نیە. کۆڵبەرێکی تەمەن 18 ساڵی خەڵکی شاری سەقز بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی هەنگی مەرزی لا سنووری بانە بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز سارۆڤەیسی کۆڵبەرێکی خەڵکی شاری سەقز لە کاتێکدا هیچ بارێکی هەڵ نەگرت بوو لەلایەن هێزەکانی هەنگی مەرزیەوە لا سنووری هەنگەژاڵی بانە بە چەکی کلاشینکۆف تەقەی لێکرا و بریندار بوو. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن. هەر شاد بن.